بەنیشتیمانیکردن بریتە لە ئەلکترۆنیکردنی ئەو پارەیەکە وەرەگیرە چێتە بانقەوە جەنابەت ئەچی بۆ هەر بانقێکە بدەڵت بێ بەنمونەوەی کە ڕاگەیانراوە لاسە لایانی بانقی فیدراڵی سێ بانقن طبعا من لەگەڵ ئەوەیە نیم کەوا بێ بانقە فیدراڵیەکان بە هەمویان بتوانن بەشدار بن لە بابەتەکە ئەکرێ من بڵێم بیکەینە منافسە حکوومەتی خۆمان بنمونە بڵێ بەڕێزان فەرمانبەران موچە خۆران داتای گشتی لە جەنابتان وارەگەم بە گشتی داتای تایبەت بە موچەکەتان زانیاریەکان وەرئەگرم و دوای ئەوە فەرمونون ئەمە لیستێکە لە بانقەکان ئەوانەی کە ئەکەونە منافسەوە و خەدەماتی دارایی پێشکەشەکەن بەو فەرمانبەرە موچە وەرئەگرێ بانقێک بنمونە ئەوەندە ئاسانکاری و تەسهیلاتم بۆ ئەکا وەم لێکە نایەڵێ هەموو موچەکەم ڕابکێشم بەشێک بۆ ئەوەی کە پارێکم بمێنێتەوە لە بانقە لە منافسە و ململانەکردن لە بینی ڕکابەری لە بینی بانقەکان پارەکەم لای ئەو تەوتین بکرێت و بچم بۆ لای ئەم منافسەیە ڕۆحیەتێکی جوان و شیرین دروستەکە لە نێوان و تەندروست دروستەکە لە نێوان فەرمانبەران موچە خۆران من ئەچم بۆ بانقی ئەی ناچم بۆ بی ئەچم بۆ سی ناچم بۆ دی بنمونە بۆ لەبەرەوەی بانقی ئەی بانقی ئەکس بنمونە ئیتر هەر بانقێک بێ هەر پرۆژەیەک بێ ئەژماری من بێ یاخود هەر ناوێکی هەبێ بانقەکان لە بینی خۆیان بەو شێوازە منافسە بکەن و کامیان خەدەمات و خزمەتگوزاری دارایی زیاتر پێشکەش بکە من ئەچم لەوێ تەوتین یەکەم بەڵام معلوماتە گشتیەکەم داوە بە حکوومەت بۆ تەوتینکردن لێرە خاڵێکی زۆر گرنگ هەیە ئەوەی کە باس ئەکرێت ئەوترێت کە ئەگەر ئێمە موچەکەمان وەرگرت لە لاینی لە بانقی ینی بانقە فیدراڵیەکان بەپێی بڕیاری محکەمەی ئیتیحادی ئەمە قوارەی هەرێمە خاتە مەترسیەوە بۆ لەبەر ئەوەی پارەکە حکوومەت ئینیەکە من وەکو پرسیارێک ئەەکەم ئەڵێم ئایا حکوومەت یاریمی کوردستان قوارەکەی وەرگرتووە لە ئەوەی کە بنمونە من بەکاردێکی فیدراڵی موچەکەم وەربگرم کە ئەکرێت لە ناو هەرمی کوردستان بانقە فیدراڵەکان هەبێ ئێمە خۆمان هەرمی کوردستان بەشێکە لە سیستەمی فیدراڵی هەرێمین لە ناو دەستوری عێراق جێبەجێ کراوە واتە خۆمان ئێعترافمان کردووە دانمان بۆ ناوە کە ئێمە بەشێکن لە سیستەمە فیدراڵیەکە تەوتینەکەی کە باس ئەکرێت بە 6,000 نازانم خەدەمات ئەبێ 6,000 ڕسومات وەرەگیرێ هەژماری من 2500 ئەمانە شتی نسبیەن ڕێژەییەن گشتیەکە ئەوەیە کە هەموو بانقێک چەند ئەتوانێ خەدەمات پێشکەش بکە با پرۆسێکی کراوە بێ با 10-15 بانق ڕابگەێنرێت کە ئەتوانن خەدەماتی تەوتینکردن و بە نیشتیمانیکردنی موچە پێشکەش بکەن بە ئارزوی خۆم من و جەنابەت و بەڕێزان ئەچین بۆ بانقی ئەو بانقی کە بەدڵمانە خەدەماتەکەی بینین گرێبەستی لەگەڵاکەین ئەڵێ من موچەکەی خۆم تەوتینەکەم لای بەڕێزێت بەڵام بەو عقدا بەو گرێبەستەیە گرێبەستەکە ئەوەیە کە بنمونە من بتوانم لە ماوەی ساڵێکیان 2 ساڵ 100 موچە وەربگرم بۆ دروستکردنی خانوو تەسهیلاتم بۆ بکەی لەوانەیە پرۆژەیەکی بچووک دامەزرێنم من زمانم هەیە دڵنیاییم هەیە کە فەرمانبەری حکوومەتم بەڕێزی شت وەکو خاوەن بانق ئیتر خاوەن بانقەکە فیدرالی بێ وەکوتمان لە سیستەمی فیدرالیەکەیە ئەو جۆرە خەدەماتی پێشکەشەکە بەو شێوازە ئیتر بابەتی هەژماری من بێەوە یاخودوە هەژماری هەر کەسێکی تر بێ بانقی فیدرالی بێ عێراقی بێ گرنگ نییە بۆ لەبەرەوەی تۆ جەنابەت تەعاملێکی لەگەڵ موسسەیەک لە کێبڕکێ و منافسەیە خەدەمات پێشکەشەکە ئەگەر بابەتەکە وا بخوێنرێتەوە بخرێتە ئەو چوارچێوەیە ئەو حساسیەت و هەستیاریە نامێنێ کە حکوومەت قوارەکەی لاواز ئەبێت و نازانم چیە بێت تەسەوڕەکەم بە شێوەیەکی فەنی هوەری تەکنیکی تەعاملی لەگەڵا بکرێ و زانستیانە زۆر بە ئاسایی علاج ئەکرێت خۆی بانق جەنابتان وەکو ئامانژەتم پێدا بەڕێستان بانق کۆمەڵی خزمەتگوزاری داراییە ئەم خزمەتگوزاری داراییە لە چیەوە دێت لە بوونی پارە لە بانقەکان کە پاری تیان نەبوو ئیتر چ شتێک پێشکەش بکات ئەمە بۆ زۆری ناڵێم مەبەستم بەگشتی جگە لەوەی کەیمە باسی سیقە و متمانە و لاوازبوونی سیقە و متمانە لە نێوان خەڵک لەگەڵ بانقی ناوەندی بانقە عێراقیەکانمان کرد لە هەرمی کوردستان زیاتر ئەو سیقە و متمانە نەماوە بۆیە بینی جەنابەت تەعاملاتی خەڵک لەگەڵ بانقەکان کەمترە ئەو جۆرە خەدەمات و خزمەتگوزاریە داراییە کە ئەبێ پێشکەش بکرێت لاینی بانقەوە لە بینی خەڵک
و بابڵین شوێنی پەیوەندیدار ئیتر بۆ ئیسtismار بێ بۆ مەبەستم بۆ بەرهێنان بێ بۆ بەرمهێنان بێ بۆ هاوردەکردن و شتومەک بێ لە دەرەوە لەوانەیە هەندێک خەدەمات و هین پێشکەش بکرێت بەڵام گشتیەکە وان نییە ینی ئێستا بە نمونە ئەگەر باسی فەرمانبەر بکەین لە حکوومەتی عێراقی حکوومەتی فیدرال کۆمەڵێک قەرز وەرەگرێت کۆمەڵێک ئین ئاسانکاری دارایی بۆ ئەکرێت باس دەواکرێت سەد موچە وەرگێ بۆ دروستکردنی خان و بۆ ئیتر کۆمەڵێک شت هەیە لای خۆمان ئەو بابەتانە نییە بۆ لەبەرەوە ئەسڵەن حکوومەت یاریمی کوردستان کێشەی نەبوونی پارەی هەیە خودکەمی پارەی هەیە من وەکو خۆم شخصیان من حەزەکەم بابەتەکە کوردستانی بێ بەڵام لە هەمان کات حەزەکەم حکوومەت یاریمی کوردستان ئەو متمانەیە کە هەبوو پێشتر پێش 2300 بە حکوومەت یاریمی کوردستان ئەو متمانەیە بگەڕێنێتەوە ئێستا ئەم دقەیە خەڵک سیقەی نییە